سرکومار عراقی داخواست کرد گودنا واجیگرین وی و ین سرک وزیر ده جنجی جه بکرن. نیزار آمیدی او یک جی پیشنیار کرد که وزارت تک تایبت به کاروبار جنان دناوا حکومت عراقی ده به آوا کرن. لگور سرجماری سال 2024 هجمارا گشتی یا خلک عراقی 46 میلیون و 118,793 کسن دناوا وانده 22 میلیون 957,189 جن هنه. لید پارلمانتوی ده بتنی 84 جن جکوما 329 کرسیان هنه و دناوا حکومت ده جی کما 23 وزارتان بتنی وزير كاجن هيا أوجي كردة. بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب نفتتح الجلسة الخامسة للدورة الانتخابية السادسة. دناف بارلمانتويا عراقي ده گوش 329 كرسيان بيكتي نها بالتني 84 جن هنا. دناف حكومتا نويا عراقي دجي گو علي فالح الزيدي سروكاتيا ويدكا جناف 23 وزارتان بالتني وزيرك جن هيا أوجي كردة هاري داويد كونغري كتايبت بنهشتنا تونديا لسر جنان قول بغداي هاتبو ساز كرن سروكوماري عراقي نزار آميدي دا خواز كرگو جيگرينوي وين سروك وزير جنبن هروها پیشنیارا آوا کرنا وزارت كتايبت بكارو باري جنان جيكر. وهنا اسمحوا لي أن أبادر وأدعو كافة الكتل السياسية لفري بدن من ازيفيدس بشخريه بكم و داخوازي جي تواهيا فراكسيون سياسيين بجدار دريفه برنا دولتي ده بكم كوريجيان و نرتيا جنان دي تمام كرنا آوا كرنا حكومتي ده دبرچاوارا درواز بكم از جي وك سروكومار بشگريا ويكي دكم كو يك جي خوشكن مبو جيگرا سروكومار بنامزد کرن آنجی به جیگرا سروک وزیر آنجی وزارت کتایبت به کاروبارین جنان لی دروی پاروکرنه هل بجارتنه به آوا کرن به وی کیجی ام پیشگیری خوش جن عراقی را نشان دادن دا کو تواهی ما فی خوب دز بخه. حفظ الله العراق وشعبه والسلام عليكم ورحمة الله وبركاته. عراق گود سال 2003 ده جبن ده سالداریا صدام حسین درکت و سیستم کنویا حکمرانی هادانین جوی صالحاتانها اف چند جارن سروک کومار، سروک وزیر، سروک پارلمانتو و سروک دادگاهی تنگوارتن لی بتنی جاره که جی دناف هر چار سروکاتین حیری گرنگین عراقی ده جنان جه خواه نگرتنه. لگور آمارو سرجمیریا گود سالا 2024 ده باوایی که فرمی جالی حکومت عراقی واحتیه کرن هجمار ولاتین عراقی 46 میلیون 118,793 کسن دناوان ده 22 میلیون 957,189 جن هنه. ريجي جنان ده جواكا عراقي ده 49.78 جسادي بيكتينه لينو نراتيا جنان ده سازين حكومتي ده لغور في هجماري قلكي كيما. جوام زیادتر لسر ویمجاری راوستن ام با آوایی که راست دیچن سلیمانی باشور کردستانی جوی داره پیامنی را نوچه تیوی آلا احمد بشداری بولتن آمد به آلا دما و باش به والله سلاوتان لي بهم كاتتان باش دار اللي دواي اوي كل هشته همين كونفرانسي برنگار بنوي توندو تيجي جنان لبغداد سرکومار ئاماژەی بۆ کرد و داوای کرد کە یەکێک لە جێگرەکانی خۆی یاخود سەرۆکوەزیران بدرێت بە ژنان و ژنان ڕۆڵێکی باڵایان پێ بدرێت لە هەم پۆستە باڵاکان هەم لە ناوەندەکانی بڕیاردانا بوونیان هەبێت ئەم بێگومان وەک پێشهاتێکی نوێ لە عێراقا سیر ئەکرێت چونکە ژنان ڕاستە لە زۆربەی کایەکان بوونیان هەیە بەڵام لە ناوەندەکانی بڕیارە بەشداریان کەمە بە تایبەت لە پۆستە باڵاکانە جا من بۆ وردەکاری زیاتر لەسەرم باسە لەگەڵ چالاکوان و داکۆکی کارێک لە بواری مافەکانی ژنان قساکەم بەڕێز دڵسۆز زەنگەنە خات و دڵسۆز ئەگەر بێت تێرە سوپاس دەکەم سڵاو لێ بێم کاتت باش بوونی ژنان لە پێگە باڵاکانی وەک جێگری سەرۆکۆمار و سەرۆکوەزیران تا چەند گرنگە پێشەکی بەخێراتتان دەکەم ئەگەر ژنان بە شایستە و پۆست و ئەزمموی خۆیان لەو شوێنە بن زۆر گرنگە چونکە
بەهێزی ژنان بەهێز دەکات لە بڕیارسازیدا و هەروەها نامەیە کە مەسیجەکە بۆ هەموو کە ژنان دەتوانن لە ڕۆڵە سەرەکیەکانی دەوڵەتداری ڕۆڵیان هەبێ و هەروەها ژنان ئەتوانن بۆ پێشخستنی کۆمەڵگا و دیموکراتی و یەکسانی دادپەروەری و تایبەتی لە مافی ژنان کاریگەریان هەبێت. بۆیە ژنان پێویستە لەو پۆستانە بن و ژنان ئەگەر لەو پۆستە بە شایستەیی و بە شایستەیی و بە توانای و لێهاتووی خۆیان ئەو پۆستە تەنها بۆ گرتنی پرسی نیشتیمانی بێ نەک تەنها بۆ پڕکردنەوەی کۆتایی ژنان بێ زۆر ڕۆڵی سەرەکی دەبێت کە ئەو کاتە حکومڕانێکی ڕاستەقینە لەناو کۆمەڵگاکە و لەناو سیستەمی بەڕێوەبردن ئەبێت. بۆیە ژنان زۆر گرنگە لەو پۆستان لە بن چونکە ژنان جیاوازن لە بڕیاردان و ژنان بەهێزترن ئەو کاتە بەهێزی ژنان دەرەخەوێت و پشتیوانی ژنان زیاتر ئەبێت بۆ کۆمەڵگاکە. ئێمە هەموو جارێ ئەڵێن ژن نیوەی کۆمەڵگایە کەواتە ئەبێ ئەو نیوەیە ئەو ڕۆڵانەی کە شایستەی ئەوە لە بەرامبەرەکەی وەکو یەک بێت بۆی ژنان زیاتر ڕۆڵ بجێرن لەناو کۆمەڵگاکەدا. ئەرکی ژن لە دوای ئەم لێدوانەکە ئەمە با بڵێن لە عێراقا پێشهاتێکی نوێ ژنێک بۆ پۆستێکی باڵای وەها کاندید بکرێت یاخود داهاتوە ببینین ژنێک لەو جێگەیە. ئەرکی ژن ئەوەیە کە بەلێ هاتووی بە ئەزمموی خۆی کار لەسەر ئەو مەلەفانە بکە کە ڕۆڵی ژنی تیا بەهێز بکات و زیاتر کاریگەری هەبێت لە بنیادنانی ژێرخان و هەروەها بنیادنانی مافە سەرەکیەکانی نیوەی کۆمەڵگاکە چونکە ئێمە ئەزانین لە عێراق گرفت زۆرە بەرامبەر بە ژنان بتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکە بتوانێت لەگەڵ تەنانەت بۆ تەنانەت یاساکانیش بتوانێت کاری لەسەر بکە. بۆیە ژنان ئەبێت لەوێ ئەرکی ڕاستەقینیان لەو کاتێک کە پۆستەکان وەرەگرن بتوانن چۆن ئەم پۆستە بەکار بێنن بۆ خزمەتکردنی ئەو دۆخی ئەو ژنانەی کە لەناو کۆمەڵگاکەدا هەیە و دادپەروی و یەکسانی پەیڕۆ بکرێت لەوێدا. بەشداری و ڕۆڵی ژنان لە ئێستای لە چ ئاستێکە ئەبینن؟ ئەگەر بین لەسەر بەشداری قسە بکەین ئێمە لەوانەیە بڵێن بەشداری هەیە بەڵام ئایا بەشداریەکە ئەو کاریگەری هەیە تەنها پڕکردنەوەی کۆتاکان نەبووە ئێمە ببیت لەوە بکەینەوە. بۆیە بەشداری هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە ئەگەر بین ئێستا ڕێژە وەرگرین بەتەکید لە ئەو لە سەیانیە کە ژنان بەشداری ڕۆڵە گرنگەکان یان دەسەڵاتە گرنگەکان کە ژنان ئەبێت یای کار بکەن گرنگە ئەمە ئیشی لەسەر بکرێت تەنها بۆ پڕکردنەوەی کۆتاکان نەبێت. وت ژن بەشداری هەیە بەڵام ینی ئەو با بڵێن لە ناوەندەکانی بڕیار ئەو ڕۆڵین یەک چی وای کردووە ژن لەو شوێنانە بوونی نەبێ خۆکارەکە ژنان خۆیانن یاخود ئەو سیستمەیە کە هەیە. یەکەم ئەگەر باسی سیستمکەن بەتەکی سیستم ڕۆڵی سەرەکی هەیە بەڵام دوێمیش هەرژن خودی خۆیەتی سیستمەکە ئەوەیە زۆر جار پۆست ئەدرێ بە کەسانێک کە شایستەی و شوێنە نین و لەوانەیە نەتوان ئەو ڕۆڵە بجێرە لە ناو ئەو کایەی کە پێیان دەبەخشرێ چکەوە گوتمان ئەبێ کەسانی بە ئەزمون لە شوێنی خۆی دابدرێ بەڵام ئێمە ئەبینین زۆر جار پۆستێک پڕەکەنەوە بە ژنێک کە ئەو نەک هەموو ژنێک توانای هەیە بەڵام لەوانەیە ئەم کارە هی ئەو نەبێ ئەم پۆستە هی ئەو نەبێ هی کەسێکی باشتر لێ هاتووتر بێ لەوانەیە ئەو پۆستی تر لەوانەیە شایستەی ئەو بێ و ژنانیش خۆیان کاتێک کە ئەژنە هەر پۆستێک ئەگەر بە سیستەمیش بێ ئەبێ کاریگەری و ڕۆڵی بەهێزی خۆیان و شوێن بڵێن شوێن قاچی خۆیان لەوێ بکەنەوە و بڕیاردەرێکی باش بن و کاتێک کە تۆ دراسە لەسەر خۆت کرد ئەتوانی بڕیاری گرنگ بدەیت ینی بتوانانی بڕیارسازێکی باش بی لەوێ و ئیش لەسەر ئەوانە بکەیت کە ئایا فەجوەکانی ئەم کۆمەڵگایە لەکوێدایە ئایا خەلەلەکان لەکوێدای بەرامبەر بە ژنان کە ئەمڕۆ هەیە چارەسەری بکەیت ینی ژنانی وایە ڕاستە لەوانەیە نەشزان ئەگە بگەڕن بە دوای چارەسەر و بە دوای دەستنیشانکردنی گرفتەکان بتوان چارەسەریکەم بەڵام ژنان ئەبێ بوێر بن هەر کاتێکە لە هەر پۆستێکدا دەدرێن. تۆڵێت کاتێک ژنێک پۆستێک پێگێک وەرەگرێت خۆی بڕیار دەبێت نەک وەکو نوێنەرێک مامەڵە بکات وەکو نوێنەری لایەنێک کە لەوێدای ئەنێت بەڵێ خۆی ئەوەیە گرفتەکەمان ژنان ئەگەر بە سیستەم دابدرێن ئەبدێتە نوێنەری شوێنە ئەوەی کە دانراویتر چه پارتە چه حیزبە چه کەسایەتی جاروایە کەسایەتی ژنێک لێ دەست نیشانەکرێ لە بەرەوەی دەنگی ئەڕوا دایدێنن بەڵام ژنان ئەبێ خۆیان بن ئەم عقلیەتەی خۆیان بێ بیری خۆیان بێ فکری خۆیان بێ بڕیاردەری خۆیان بن کاریگەری ئەو لایەنانەی لەسەر نەبێت کە ئەگەر لە پۆستەکەش دایان نابن ئەبێت خودی خۆی بێ ژن کە خودی خۆی بوو زۆر کەس ناتوانێت بڕیاری بەسەر جێبەجەکات. سپاس بۆم دەرفەتە مەمنونم زۆر سپاس دەکەم.
بەڵێ ما تەواوی ئەو وردەکاریانە بوو لەبارەی ئەو لێدوانەی کە دەنگدانەوەیەکی زۆری لە شەقامی عێراقیا دروست کردوون لەبارەی دانانی ژنێک لە پۆستی جێگری سەرۆکۆمار یاخود جێگری سەرۆکوەزیران. باشە گەلێک سپاس پەیامنێرا me Ala Ehmed ji Slêmaniya Başûrê Kurdistanê hûn beşdarî vê bultenê bûn. Spas Ala ji bo beşdarbûna we û mêvana bi we re amade bû.